بەڵام خۆشەویستان ئێستا یەکێکی دیکە لە بەشەکانی دابەشکردنی خەڵاتەکانی ڕوانگە لەم ڕێڕەسمە ئەمڕۆدا بەشی کورتە چیرۆکە. دیارە لە کورتە چیرۆکدا گەنجان خەیاڵ و هیزری خۆیان تێکەڵ بە ئەدەبیاتی کوردی کردو و کۆمەڵی کورتە چیرۆکی ناوازیان بۆ لیژنەی داوەرانی دەستگای ڕوانگە ناردبوو. ئێمەش دیارە دوا بە دوایەوەی کە خوێندنەوە بۆ سەرجەم کورتە چیرۆکەکان کرا و تاوەکو بزانین تا چەندێک بنەمای ئەدەبی و ڕێزمانی لە نێو ئەو کورتە چیرۆکانەدا بەدی دەکرێت. سێ بەڕێز سێ لاوی کوردستان گەیشتنام قۆناغی ئەمڕۆ. ئێمە لێرە ئێستا ناوی هەرێک لەو بربژێرانە دەخوێنینەوە واوڵە دەین لە سەر ئەم سکرینە یەکێک لە ئەو بەرەمەی کە پێشکەشی کردو کورتەیەکی بخێنە ڕووی. یەکەم بەڕێز ئەحمەد سامی لە دایکبووی ساڵی 1999 ئەو خوێندکارە لە بەشی ڕاگەیاندن لە کۆلێژی ئادابی زانکۆی سەلاحەدین. ئەحمەد ڕۆژنامەنووسە و کاری میدیایی وەک پیشەی خۆی هەڵبژاردووە. شوێنێکی دوورە دەستە وەک ددانێکی کلۆر کە زیان بە بووکەکان دەگەیەنێت. فەرامۆش کراوە شوێنەکە ئەوەندە گەرمە ئەو کاروانچیانەی کە بەوێدا تێدەپەڕن ناویان ناوە دۆزەخی سەرزەمین. هیچ ڕووبارێکی تێدا نییە. باڵندەکان هەمیشە لە سەفرەدان. دۆڵەکان بوونەتە پەناگەیەک بۆ پەزمەدەکردنی لاشەی بەجێماوی درەختە ڕزیوەکان. گرد و چیاکانیش بوونەتە پەرژینێک بۆ داپۆشینی هەموو ئەو ڕقەی لە ناخی دانیشتوانە ڕەسەنەکەی ئەوێدا دەڕژێن و ناوە ناوە بەڕێ بوارەکان دەتەقنەوە. دوام بەڕێزمان کە کێبڕکێ دەکات لە سەر بەدەزێنانی خەڵاتەکانی ڕوانگە بۆ ساڵی 2019 لە بەشی کورتە چیرۆک بەڕێز دیمەن عەبدوڵڵا لە دایکبووی ساڵی 1995 و ئەو بەشی ئادابی ئینگلیزی تەواو کردووە. لەگەڵ کاریوانەبێژیدا دیمەن سەرقاڵی نووسینی فیلمی کورت و درێژە و شانۆ و پەرتوک بە هەردوو زمانی کوردی و ئینگلیزی دەنووسێت. دیمەن خاوەنی دەکتێبە و دەکتێبی وەرژێردرا و کاری نووسینی بۆ فیلمیش کردووە کە ئێستا کاری دەرێنانی بۆ دەکرێت و ئەم ڕۆژ بە شانازیەوە لەم هۆڵە لەگەڵ ئێمەدایە. سەرکەوت بە تووڕەیی بەسەر ڕۆبۆتەکان هاواری دەکرد. دەچوویە لای یەکە بە یەکەی ڕۆبۆتەکان تا دڵنەوایی بکەن. ڕۆبۆتەکان وەڵامیان دەدایەوە بەڵام نەیان دەتوانی هیچ بکەن. یەکێک لە ڕۆبۆتە کۆنەکان وەک دڵنەوایی باوەشی بەسەرکەوتدا کرد. ئەوەندە گوشی تا سەرکەوت هاواری لێ هەستا. بە شێوەیەک لە باوەشی گرت کە قوڕگیشی گرتبوو. سەرکەوت قسەی بۆ نەدەکرا و ڕۆبۆتەکەش نەیدەزانی کە ئازاری داوە تا بە زۆر ڕۆبۆتەکانی تر لە ناو دەستیان دەرهێنا. کۆتا بربژێر لە بەشی کورتە چیرۆک بەڕێز دڵبرین عەبدولفەتاح لە دایکبووی ساڵی 1995 و ئەو بەشی ئادابی ئینگلیزی تەواو کردووە لە زانکۆی زاخۆ. دڵبرین لە ساڵی 2006ەوە دەستی کردووە بە نووسینی هۆنراوە لە کاتێکدا کە تەمەنی تەنها 10 ساڵان بووە. هەر لەو کاتەشەوە بەردەوام کاری نووسینی کردو و هەندێک لە هۆنراوەکانی لە گۆڤار و ڕۆژنامەکان بڵاو کراوەتەوە. دڵبرین هەژمارەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکاردێنێت و بۆ بڵاوکردنەوەی نووسینەکانی سوودی لێ دەبینێت. لە پێش خودێکێ ڕاوەستایێمە وەک هەر ڕۆژ دانوستاندنامە دەست پێکرد. پرسیار و بەرسیڤێنمە ئێک لە دویف ئێک درێژە گەنگەشە مەدە. دەستەکێ من بەلەشێ منێ ماندی ڤە و دەستێ دژی بە خودی کێ. من چەند باوڕی یادایە خودی کا خوو هەر تشنێ نیشان من بدەت هەر زەویێ باوڕ ژێ دەکەم ئەس دەزانم چ گوناهکارینە ڕووبیدەت بەرێ هەمی کەسان و بێد و دلی ئەو من پێ ئاگاه دکات. ئەو نزانیت کە
کە چ دێناخێ مندایە و کابرینێت من چەند گیر هاتینە گولان. ئێستا چێبڕکی و ململانەکان لە نێوان ئەم سێ بەڕێزەدایە کە ئێوە دەیبینن. ئێمە هەمیشە دیاریکردنی براوە یەکەم بە بەڕێزێک دەستپێرین، ئەو هەڵدەسێت بە خوێندنەوەی ناوی ئەو کەسی کە دەبێتە براوە یەکەم و لەگەڵەوەشدا خەڵاتی ڕوانگە 2019 پێدەبەخشێ. بۆ بەشی کورتە چیرۆک بەڕێز جەمال غەریب نووسەر و ڕۆژنامەنووس با فەرمێ بۆ ئاشکراکردنی براوە یەکەم. ئێوارەتان باش. دەوان کورتە چیرۆک یەکێکە لە هونەرە هەرە گەورەکانی دنیا، نووسەری زۆر گەورە لەو بوارەدا هەن. ئێمە کورد خەڵکانی جددیمان لەو ماوەێردا هەیە. من ناچارم یادی مامۆستا ڕەوف حەسەن بکەمەوە کە دوا کەسە لەو بوارەدا ئیشی زۆر کردبێت و کۆچی دوایی کردووە لەو ماوەی پێشوودا. بەڕاستی من هەر ڕاهاتوم بۆ خۆم یەکەم بەم نازانم ئێستا بۆ خەڵکێکە یەکەمەیە، ئەوە زۆر سەیرە. بۆ ئەو بابەتە حەز دەکەم لاسای کاگدریس بکەمەوە، بانگی جەناوی سالار عوسمان بکەم لە وەزارەتی ڕەوشنبیری بێتە ئێرە لەگەڵم. کاک سالار فەرموو ئەگەر جەماعەت تووڕە نەبن و نەڵێنەوە زیاد. ناوەکەی دەخوێنێ من نارم دڵی کارەبەری دەم. ئێستاش یەکەمی کورتە چیرۆک نووس دیمەن عەبدوڵڵا. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا جەبار بۆ بەڕێزەی لە وەزارەتی ڕۆشنبیریەوە. پیرۆزبایی لە خات و دیمەن دەکەین بۆ بەدەستهێنانی پلەی یەکەم لە بەشی کورتە چیرۆک. بەڵام دیارە دوو بەڕێزی دیکەش ماون کە ململانێ دەکەن لەسەر پلەکانی دووەم و سێم لە بەشی کورتە چیرۆکدا. من لێرەوە بەو دوو بەڕێزەی ڕادەگەێنم کە کاک دڵبرین عەبدولفەتاح پلەی دووەمی بەدەستێنا، پیرۆزبایی لێکەین. هەروەها کاک ئەحمەد سامی پلەی سێمی بەدەستێنا، دووبارە پیرۆزبایی لەو بەڕێزەش دەکەین.